بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران لە ڕێگای بەڕێوەبەری قوتابخانەکانەوە داوا لە مامۆستایان دەکەن کۆپی کارتی دەنگدانیان بۆ بهێنن. بەڕێوەبەری قوتابخانەکان بە مامۆستایانیان وتووە دەیانەوێت نوسخەیەکی ئەو کارتەیان لابێت. پەیام بە دوواداچوونی بۆ ئەو پرسە کرد تا زانیاری لەسەر هۆکاری داواکردنی کۆپی کارتی دەنگدانی مامۆستایان لەلایەن پەروەردەی سۆرانەوە دەست بکەوێت. بەڵام بەڕێوەبەری پەروەردەی سۆران ئامادە نەبوو هیچ لێدوانێک لەسەر ئەم بابەتە بۆ پەیام بدات. لە یەکێک لەو نامانەی بۆ مامۆستایان هاتووە نووسراوە: سڵاو بەڕێزان، تکایە هەمووتان کۆپیەکی کارتی دەنگدان لەگەڵ خۆتان بهێنن بۆ قوتابخانە بۆ کاری پێویست. منوکو مامۆستایەکە لە پەروەردەی سۆران ئەمڕۆ ئاگادار کرامەوە کە کۆپی کارتی دەنگدان بنێرم بۆ بەڕێوەبەری قوتابخانە لە ڕێویشەوە بۆ پەروەردە. ئەو پرسیارم ئاراستەی بەڕێوەبەری پەروەردە دەکەم: ئایا کارتی دەنگدان چ پەیوەندێکی بە پەروەردە هەیە؟ چ پەیوەندێکی بەو پیشەی مامۆستاتی و هەیە لەگەرەوە؟ کاتێک دەنگدان کارتێکە تایبەتە بە شخصی بۆ دەنگدان بەکارێ، پەیوەندی بە کۆمیسیۆنی هەیە. ئەگەر دەشین وانە کە تەلەفۆن نەکرایم ئاگان لێنە بابێن چەندین مامۆستان لودینم کە تەلەفۆن نەمۆکرات چەندین مامۆستان لودینم کە ڕیسالەکانی بەڕێوەبەرەکانیان ئێستا لا مەوجودە. ئەگەر ئەوان داوانێکی لە ڕێژیەوە با ڕوونکردنەوەم دەری بزانم ئەوە لە سەرچاوێکەوە ئاراستی گرتیە. بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت ئەم داوایەی پەروەردەی سۆران جێگای گومانە و بێ داوای نووسراوی فەرمی بووە و تەنها لە سۆرانیش ئەوە هەیە، بۆیە داوا لە کۆمیسیۆن دەکات بە دوواداچوون بۆ ئەو پرسە بکەن، چونکە گومان و دوودڵی مامۆستایانی لێکەوتۆتەوە. ئێمە لای خۆمانەوە پەیوەندیمان پێوە کردوونە ئەوان ئەڵێن وەکو فۆرمی زانیاری دوستمانە وەکو زانیاری لەلامیان بێ، بەڵام لەم کاتەدا و لەم کات و ساتەدا پێمان وتن جێگەی گومانە بۆیە داواتان ئەگەر وەکو زانیاریش پێویستان پێ دوای هەڵبژاردن ئەتوانن لای خۆتان بێ و هەروەها ئەم داوالێکردنە بەبێ کتابی ڕسمی بووە، بۆیە دووبارە گومانەکە زیاتر ئەکاتەوە لە سەر تا سەریانی کوردستانیش تەنها لە ناو سۆران زیاتر ئەم شتە زەق بوویتەوە، تەنها لە پەروەردەی سۆران داوا کراوە. ئێمە لە لای خۆمانەوە داوا لە کۆمیسیۆنی باڵا ئەکەینکەوە بە دوواداچوون بۆ ئەم داوایی بکاتکەوە بەڕاستی مامۆستایانی قلق کردو و سەرپەرشتیاری بنکەکانی کۆمیسیۆنی سۆران و دەوروبەری سەبارەت بە داواکردنی کۆپی کارتی دەنگدان لەلایەن پەروەردەی سۆرانەوە بە پەیامی ڕاگەیاند هیچ یاسایەک لە کۆمیسیۆن دەرنەچووە داوایەکی لەو شێوەیەی تیادا بێت. وەکو یاسا هیچ تعلیماتێک لە کنەمە دەرنەچووە کە بچی کۆپیەک لە کارتی وەربگریتن، ئەوە ئیجراعاتی خۆیتیان و حکوومەتە لەوانەیە و ئیشەی بکات. هەمیشە لە کاتی نزیکبوونەوەی هەڵبژاردندا حیزب دەسەڵاتدارەکانی کوردستان ڕێگای جیاوازیان بۆ ترساندن و دروستکردنی فشار لەسەر خەڵک گرتۆتە بەر، بۆیە گومان دەکرێت ئەمەش بەشێک بێت لەو هەوڵانە. بەڵام مامۆستایان ڕایدەگەێنن هەموو فشار و پلانەکانی بەر لە هەڵبژاردن شکست پێدەهێنن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.